یونس محەممەد تەمەنی 9 ساڵە تووشی نەخۆشیە و کردنی پەردەی مێشک بووە و شەوی ڕابردوو لە نەخۆشخانەی وەفا خێوەندراوە تا چارەسەری پزیشکی وەربگرێت. شەو هاتم ئێرە داخڵیان کردم وتمان بە دکتۆرەکە ئەو خزمانوتی بە خزمە کشمانە گەڵاو بەتی بە دکتۆرەکە دایکەوتە لە ماڵە سێب ناوی هەیە بە باک لە لای هینەکە بمێنێتەوە کوڕەکەی دکتۆرەکەش وتی باش ئیتر لای منە مایەوە دوای سرمدا ئێش دکتۆر ئاوەشتیان بۆ هەڵواسی. بەرپرسانی تەندروستی و پزیشکانی هەڵەبجە وەشداری دەدەن لە هەڵکشانی توشبوانی نەخۆشیە و کردنی پەردەی مێشک کە تا ئێستا نەخۆشیەکە کۆنتڕۆڵ نەکرا و بەپێی پێویست لایەنە پەیوەندیدارەکان لە سەراستی هەرێم و عێراق و جیهان هەنگاوی جدیان بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە نەناوە. ڕاستێکی ئێمە کە ئێستا لەم کاتەیە ئەم نەخۆشە زۆرەی هەیە یعنی توانای مرۆییمان کەمە یعنی بە چەند پزیشکێکی کەم ئێمە توانیمانە کەڤەری ئەم نەخۆشخانەیە و نەخۆشخانەی مناڵانی بناڵبوونی هەڵەبجەش بکەین یعنی ئەگەر بێت و وابێت لە توانای ئێمە دەرەچێت هەم لە ڕووی عیلاج و دەرمانەوە هەم لە ڕووی توانای مرۆیی خۆمانەوە ئێمە داوامان کردو یعنی هاوکاریمان بکرێ بەس بەداخەوە یعنی ئەوە لە تمۆحی ئێمەیان نەبوو ئەو هاوکاریە یعنی ئەگەر یارمەتیمان بدێت. بەپێی نوێترین ئامار لە 10 ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 20 منداڵ تووشی نەخۆشیەکە بوون لە ئێستادا نزیکەی 35 منداڵ خەوێنراون و چارەسەر وەردەگرن. یەکەم جار پشتی سرمدا ئێش و دوایەکە هەموو سرمدا ئێش دوایەکە ئیتر دەستم کرد بە ڕشانەوە هەتا هاتمە ئێرە و ئیتر لێرەی لەخوا بەزیاو بێ باش بوومەتەوە. یعنی هاواری ئێرەیەکەی پشتی سرم زۆر ئازاری هەیە. ئیتر دوایی وردە هەمووی سەری دەستی کرد بە ئازار دوای تایلێ هات اینجا بۆ دوێنێ شەو کە ئەمڕۆ 2 ڕۆژەی ئێمە لێرە ماوینەتەوە کردی بە ڕەشانەوە لەگەڵیا ئیتر تا هێنامە نەخۆشخانە 6 جار ڕەشاوە. وەڵای ئێمە نزیکی 9 ڕۆژێکە بێ لێرەین 3 نەخۆشمان بڵێن تاوا بوون الحەمدوللا چاک بوونەوە ئێستا ئەو مناڵەمان بەتایبەتی لە پێرەوە تووشی گەشتکە بووە گینا الحەمدوللا هەمویان باش بوونەوە. نیشانەکانی ئەوەیە کە تاکی زۆر بەرزی هەیە سەرێشێکی تونی هەیە تامی دەمیان ناخۆشە بێ اینجا هینا هەست حەزیان لە ڕووناکی نییە خواردنیان کەمە بێتەوە ئیتر بەوانە زانیمان لە تەلەڤیزیۆنشە زۆر یعنی ئەو شتانە باس دەکرا کە نیشانەکانیان بێ ئیتر بەوەیە زانیمان کە نەخۆشی هەوکردنی پەردەی دەماخە. نەخۆشی هەوکردنی پەردەی مێشک بەپێی شیکاری تاقیەکان ڤایرۆسی و میکرۆبیشە زیاتر تووشی منداڵان دەبێت ئەوەی بۆتە جێگەی نیگەرانی پزیشکان و تەندروستی هەڵەبجە خەمساردی حکوومەتی هەرێمە کە تا ئێستا نەتوانراوە کۆنتڕۆڵی نەخۆشیەکە بکرێت هەر بۆیە داوا لە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەکرێت بەدەماواری توشبووانەوە بێت و پێداویستی و چارەسەری پێویستیان بۆ دابین بکات چونکە ڕێژەکە بەرەو بەرزبوونەوە دەچێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.